تحيتهم يوم يلقونه سلام وأعد لهم. تۆش قورآن لەبەر بکە. ئەو هاشتاگە بوو کە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکی بەجارێکتەنی لە هەڵمەتێکی بێپێشینەدا ژمارەیە گەنج لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووک پرۆسەی لەبەرکردنی تەواوی قورآنی پیرۆزیان لە ماوەیەکی دیاریکراودا دەست پێ کرد. خاوەنی بیرۆکەکەش دەڵێت ئامانجانەوەیە کە لەبەرکردنی قورآنی پیرۆز لە نێو گەنجان پەرە پێ بدەن. لە ماهی ڕابردووە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووک و سۆشیال میدیا سای بەڕاگەاندنی کەمپینێک بە ناونیشانی بە هاشتاگی تۆش قورآن لەبەر بکە. ئاماجی ئەم کەمپینە زیندووکردنەوەی بابەتی حیفز بوو لەوان گەنجانە. دیقەتمانەدا سۆشیال میدیا کاریگەریەکی زۆری هەیە بەسەر زۆربەی و ڕووداوانەی کە لە کۆمەڵگەیان ڕوادەن بۆ ویسمان سوود لەم کاریگەری سۆشیال میدیا ببینین و بیخۆزینەوە بۆ یەکێک لە جوانترین و پڕبەرمەندترین ئەو کارانەی کە مرۆڤ دەتوانێت لە ژیانی خۆیان بکە ئەویش حیفزە. ئاماژدیوە ئینشاءڵڵا بتوانین بەم هەنگاوە مەسەلەی لەبەرکردنی قورآنی پیرۆز ئێستا لەو گەنجانە مەسەلەیەکە هەندێک جار کەم باسەکریا خۆ تا ڕادێک پشتگوێ ئەخرێ ئەمە بینەوە ناو باس و خواست و خەڵکی دیسانەوە ئەم بابەتە زیندوو بکەینەوە کە خەڵکێگەی ئێستا گەنجە و بەڵام جیاواز دەوانی تر خۆی بە شتێکیکەوە مەشغوڵ کردو خەریکی حیفزکردنی کەلامی خۆیە. مامۆستایەکی ئاینیش باز لە فەزڵ و گەورەی لەبەرکردنی قورآنی پیرۆز دەکات و هەڵمەتەکەش بە هەڵمەتێکی ناوازە و پڕبەها ناو دەبات. دیارە قورآن کەلامی خۆی پەروەردگارە بەڕاستی ئینسان ئەگەر خۆی تەعالا ئەو فەزڵەی باتێ بتوانێت ئەو قورآنە لەبەرکات کارێکی کردو کە کاری پێغەمبەر و کاری سەحابە نازدارەکانە و پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم فەرمێ لە ڕۆژی قیامەتدا ئینسانی مسلمان کە ئەخرێتە بەهەشتەوە پێی ئەوترێ ئەو قورآنەی کە لەبەرت کردو قورآن بخوێنە و بەرز بەرەوە بە پلەکانی بەهەشتا لەکوێ قورآن لەبەر نەما لەوێ ئەوەستیت ئەو پلەکەی تۆیە و ئەو هەڵمەتەی کە بڵاو کراوەتەوە لەلایەن هەندێک قوتابیەوە بەڕاستی زۆر جێ دڵخۆشیە و من متابعەم کردووە بەڕاستی کارێکی زۆر عەزیمە ئەو گەنجە بەڕێزانەکە پێم وایە زیاد لە 50 گەنج تا ئێستا ئەو هەڵمەتیان ڕاگەاندوە قورآن لەبەرەکەن ئەمە هەڵمەتێکی زۆر گەورەیە و من زۆر دەستخۆشییان لێ یەکەم بەڕاستی جێی تەقدیرن جێی سوپاسن ئەو گەنجانە بە ئومێدیەوەی کە خەڵکێکی تریش لە خوشکان لە برایان لە نەکەرگەنجش خەڵکی بەتەمەنیش ئەو هەڵمەتە دەست پێ بکەن دەستکەنە لەبەرکردنی قورآن بەڕاستی کارێکی گەورەی ئەوەی ئەو فکرەی داناوە خێر و پاداشت زیاتر بۆ ئەوە و هەر کەسێک لە ڕێی گەنجێکەوە بێتە ناو ئەو هەڵمەتەوە خێر و پاداشتی لەبەرکردنی قورآنە بۆ ئەوە. بەپێی زانیاریەکانی پەیام ئەو کەسانی کە لە هاشتاگی تۆش قورآن لەبەر بکە بەشداریان کردووە ژمارەیان بۆ 50 کەس بەرز بۆتەوە. لە ئێستادا لە گروپ چاتێکی مەسنجەردا هەمویان کۆکراونەتەوە و 3 کەس کە هەموو قورآنیان لەبەرە ڕۆژانە ڕێنماییان پێدەدەن. ڕاگەیاندنی هەڵمەتێک لەم کات و بارودۆخەدا بۆ لەبەرکردنی قورآنی پیرۆز پشتیوانی و پاڵپشتی چین و توێژەکانی بەدوای خۆی داهێنا. هاوڵاتیەک بۆ گەنجانن دەڵێت گەنجە خوێنگەرم و ئازاکان بێ هیچ مجاملەیەک و لە ناخی دڵمەوە پیرۆزبایەکی گەرمتان لێ دەکەم بۆ بەشداریکردنتان لەم تەحەدا بوێرانە و گەورەیە گەرم و گوڕی ئێوە و ئەم بەدەمەوە هاتنا زۆر و خێرایی لەم چەند ڕۆژەکەمەدا لەم ڕۆژگاری تەکنەلۆژیای ڕۆحمرێنەری هەستکوژەدا هەرەمایەتی پیرۆزی قورآن دەهێنێت بە بیرمدا کە خودا لە سورەتی کەهفدا و لە باسی یاران یەشکەوت و وەسفی کۆمەڵە لاوێکی لەو چواسا دەکات و دەفەرمێت ئێمە بەڕاستی و دروستی هەواڵی بەسەرهاتی ئەو لاوانت بۆ دەگێڕینەوە بەڕاستی ئەوانە لاوانێک بوون باوەڕی دامەزراویان بە پەروەردگاریان هێنابوو ئێمەش زیاتر لە نووری ئیمان و هیدایەت بەهرەوەرمان کردن. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.